يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی بەڕێز، جوانترین جیاکەرەوەی کەسێک لە کەسێکی تر بریتیە لە دەربڕینی قسەکانی، هەروەها بریتیە لە هەڵس و کەوتکردنی لە ژیانی ڕۆژانەیدا لەگەڵ خەڵکیدا. هەر یەکێک لە ئێمە لە ژیاندا دەکەوێتە کۆمەڵێ هەڵوێستەوە کە دەبێ هونەری قسەکردن و وەڵامدانەوەمان پێبێ بۆ تەفسیرکردنی وشە و ڕووداوێک، بۆ قەنەعەت پێکردن بە کەسێک، بۆ ئامۆژگاریکردنی کەسێک کە دەیەوێ بەلاڕێدا بڕوە، بۆ وەڵامدانەوەی پرسیارێک کە کتوپەڕ لێت دەکرێت. زۆر جار ئینسان لەم مەوقیف و هەڵوێستانەدا کتوپەڕ، وشەیەک، دێڕێک، ڕستەیەک بەدەمیا دێ، بەبێ ئەوەی پێشتر خۆتت بۆ ئامادە کردبێ، هەر بە عەفەوی بەدەم تا دێ و بەڵام زۆر وشەکە و ڕستەکە و وڵامەکە بەهێزە و زۆر زیرەکانەیە، بە شێوەیەک سەرنجی بەرامبەر ڕادەکێشێ و دەوروبەر پێت معجەب دەبن کە قسەکەت جوانە و بە جوانیدا ڕێژراوە. جاری واشەی ئینسان لەو مەوقیفەدا قسەکەی ناپێکێ و پێی تەریق دەبێتەوە. بۆیە ئەوانەی کە خاڵی یەکەم وەڵامدانەوەیەکی کتوپڕ و جوان و زیرەکانیان پێیە بۆ کەسی بەرامبەریان، لە کوردەواریدا پێیان دەڵێن کەسێکە بۆ قسە ناگەڕێ یان وەڵامی بەجێی پێیە. لە عەرەبیدا پێی دەڵێن الرەد الجەمیل، کە زانایان پێناسەیان کردووە بەوەی هو الجەواب الحەسەن الذەکی، و وەڵامی بەجێ کە ناونیشانی وتاری ئەم ڕۆمانە بریتیە لە وەڵامێک کە هەم جوانە واتە جوێن و قسەی ناشرینی تێدا نییە، هەم زەکیە واتە زیرەکانەیە، درێژ نییە، پڕمانایە و کورتە. ئەمڕۆ لەسەر بابەتی وەڵامدانەوەی بەجێ دەدوێین کە کەسانێک چۆن وەڵامێکی بەجێیان پێیە بۆ قسەی بەرامبەریان. وەڵامدانەوەی بەجێ بە سێ شت دەبێ. یەکەمیان خواکردە، هەیە هەر بە بنەماڵە کەسانێکن قسەیان بۆ دێ بە ویراسی و بە بۆ ماوەیی لە باو و باپیرانەوە دەڵێن بنەماڵەی فڵان کەس قسەزانن، وەڵامی حازریان پێیە، هەر کە قسە دەکا بۆ هەر شتێک قسەیەکی پێیە، لە کاتی خۆیان دێڵێ و بیری لێ ناکاتەوە قسەکەشی جوانە. ئەمە زۆر کەس هەر بە بنەماڵەیی بۆی ماوەتەوە بینیومانن. دووەمیان ئیکتیسابیە، واتە فێربوونە، لە بنەماڵەوە لە باوک و باپیرتەوە بۆ نەماوەتەوە، لە ڕێی خوێندنەوەی کتێبەوە ئینسان فێری دەبێت، لە ڕێی تێکەڵاوبوونی مەجلیسەوە فێر دەبێت. ئێستا ئەوانەی کە لە مناڵیەوە لەگەڵ باوکیانە زۆر چوونە مەجلیس و کۆڕ و دیواخان و شوێنی زانایان و ئەوانە زۆرتر فێری قسەی باش دەبن، وڵامیان پێیە، دۆشدا نامێنن، تەریق نابنەوە لە قسەکردنە. هەروەها گوێگرتن لە وتار، تۆ کاتێک 40 دقە 30 دقە گوێ لە وتارێک دەگری، بەلانی کەمەوە دڵنیابە دەتوانی 5 دقەی بژێڕیتەوە، کەواتە ئەگەر چەند وتارێکت گوێ لێگەر وەختی ئەزانی بای 50 دقە قسەت پێیە، بەبێ ئەوەی لەبەرت کردبێت لە کاتی تنگانەدا فریاد دەکەی و قسەکانت دێنە پێشەوە. سێمیان دوعاکردن بۆی کە خوا یارمەتیت بدا قسەت بۆ بێ و خەڵکی لە قسەکانت حاڵی بن. خوای پەروەردگار لە باسی موسا پێغەمبەردا سەلامی خوای لەسەر بێ ئەو مەشهەدەمان بۆ باز دەکات کاتێک کە خوای گەورە موسا دەکات بە پێغەمبەر، پێی دەفەرمێ بڕۆ بۆ لای فیرعەون. حەزەتی موسا سەلامی خوای لەسەر بێ داوا لە خوا دەکات، دەفەرمێ خوای گیان منیش داوام لە تۆیە بەرامبەر بەو ئەرکە گەورەی کەوا پێت سپاردم کە هەم تەکریمە و هەم تەشریفە و هەم بەڕاستی ئەرکێکی قورسە، داوا لێ دەکەم ڕەبی اشرح لی صەدری. خاڵی یەکەم یا ڕەبی خوایە سینەم گوشاد بکەی، خوایە دڵم بەم کارە خۆشکەی. ئەمە خاڵی یەکەمی هەموو کەسێکە کە دەست بە کارێک دەکات.
ئەمە قسەیەکە ئاراستەی خوێندکاران و قوتابیانی ئازیزی دەکەم، ئاراستەی خۆم و هەموو پیشەوەرانی دەکەم. هەر کارێکت کرد لە خوا بپاڕێەوە بڵێ خوایە دڵم بەو ئیشە خۆشکەی، ڕەبی اشرح لی صدری، خوایە دڵم پێی خۆش بێ، خوایە سینەم بەرامبەری گوشادکەی، زیرەکی هەموو دنیات پێ بێ، حەزت بە خوێندنەکە نەبێ و دڵت پێی خۆش نەبێ سوودی نییە. کۆلێجێک چەندە بەرز بێ و نمرەکەی تۆش لە ئاستی ئەودا بێ، بەتایبەت بۆ ئەوانەی کە ئێستا دەرچوون لە دەوری یەکەمی دوانزەی ئامادەوی ئەوانەدا، دەرەجەکەت بەرزە، کۆلێجێکی ژوەرت دەگرێ کە زانیت دڵت پێی گوشاد نە مەچۆ. خاڵی یەکەمی سەرکەوتنی هەر کارێک ئەوەیە خوایە دڵم بەو ئیشە خۆشکەی، خوایە سینەمی بۆ فراوانکەی، ئەمە بەرامبەر بەخۆت. دووەمیان فەرمووی وەیەسیر لی ئەمری، یا ڕەبی خوایە کارەکەشم بۆ ئاسانکەی. ئەو کەسەی ڕوبەڕووی دەبمەوە کە فیرعەونە زۆر زاڵمە، یا ڕەبی خوایە کاری من بە تۆ نەبێ ئاسان ناکرێ. کەواتە خاڵی یەکەم بۆ خۆت بڵێ خوایە سینەم فراوانکەی، دڵم خۆشکەی بە ئیشەکەم، خوایە ئەو کەسەش کە بەرەو ڕووی دەبمەوە کارەکەم بەرامبەری ئاسانکەی. چونکە ڕۆژانە کار بە تەنها بە تۆ ناکرێت، خوێندن بە مامۆستاش دەکرێت، بە لیژنەی ئیمتیحاناتیش دەکرێت. قوتابیان دوعایە بکە، خوایە گیان دڵی خۆم خۆشکەی بە خوێندنەکەم، بەرامبەرەکانیشم کارم بۆ ئاسانکەی، پرسیاری ڕەوان بێننەوە، پرسیاری غامز نەیەننەوە. مامۆستا بتوانێت ئەوەی لە ناخەیەتی پێمان بگەێنەوە منیش سوودمەند بم و تێی بگەم و فەهمی بکەم. واحلل عقدة من لسانی، یا ڕەبی خوایە زمانم گۆیا و پاراو بکە. موسا سەلامی خوای لەسەر بێ فسکیەک شتێک لە زمانیا هەبووە زۆر جا وشەی باش جارێ بۆ نەهاتووە، بۆیە داوای کرد فەرمووی واحلل عقدة من لسانی، بەڵام سەیری دیقەی قورئان بکەن. نافەرمێ واحلل عقدة لیسانی، عقدة لیسانی، نە مینی تێکرد لەبەر ئەدەب بەرامبەر بە خوای گەورە. یعنی خوایە زمانم گەلێک کاروباری گەورەی پێ دەکرێ، زۆر مەمنونتم لەسەر ئەو خەڵاتە، بەڵام یەک لەکەی بچووکم هەیە جاری وایە زمانم لە وشەیەکا دەگیرێ، یا ڕەبی خوایە ئەو گرێم بۆ بکەیتەوە، زمانم ڕەوانکەی. زمان ڕەوانی بەڕێزان هەدیەی خوایە بە مرۆڤی دەبەخشێ. کەس بە ئازایەتی خۆی ناتوانێت وشەی جوان لە زمانی بێتە دەرەوە. یەفقەه قەولی، خوایە بۆیش ئەو داوایە لێ دەکەم تا ئەو خەڵکە چاک لە گوفتار و مەبەستم تێبگەن، قسەکانم بەجێ بن، وڵامی بەجێم پێ بێت، لە شوێنی خوایە قسەم بۆ بکرێ، خوایە ئەو خەڵکەش باش لێم حاڵی بن. کەواتەی ئینسان هەمیشەش دوعا بکە، بڵێ یا ڕەبی خوایە لە کاتێکا دەچمە کۆڕ و مەجلیسێکەوە، دەچمە وانەیەکەوە، دەچمە خوتبەیەکەوە، شەرمەزارم نەکەی، خوایە قسەی بەجێم بۆ بێ، قسەکانم گوێگرتیان بگە، بەرهەمیان هەبێ، هەم خۆم دڵم شاد بێ، هەم خەڵکی دڵی شاد بێ. ئەمە سێ خاڵن کە ئینسان دەبێتە هۆکاری ئەوەی وەڵامێکی بەجێت پێ بێ بۆ قسەکانت، بۆ قسەی خەڵکی، بۆ پرسیاری خەڵکی. چەند نمونەیەک عەرزی جەنابتان دەکەم. لە میانەی ئەم نمونانەدا چەند دەرسێک لە ئاینەکەمان فێر دەبین و ئەو کەسانەشمان بۆ دەردەکەوێت کە لە ناو گەلی موسڵماندا کەسانێکمان هەن چەند حازر بەدەستن بۆ قسە، چەند بە یەک دێڕ وەڵامێکی کورت و پڕمانە دەدەنەوە. مامۆستایەکی بەڕێز لە زانکۆدا محازەرە دەڵێتەوە، باسی گەورەی قورئان دەکا کە ئەم قورئانە خوای پەروەردگار لە لاپەڕەی یەکەما دوای سوورەتی فاتیحە دەفەرمێ ذلك الكتاب لا ريب فيه. خەڵکی نەبزانن ئەم قورئانە ئەوەی گومان بێ تێیدا نییە. بەڕێزان غەیری قورئان کە کەلامی خوایە و خالق کە ئەڵڵایە خۆی ناردوویەتی و دەستی محەممەدی صلی الله علیه وسلم تێدا نییە، هیچ نووسەرێک نییە لەم سەر زەویەدا کتێبەکەی بخوێننەوە داوای لێبوردن لە خوێنەر نەکە، یان لە لاپەڕەی کۆتاییدا یان لە پێشەشیان ناڵێ دەڵێ ئەمە بیری منە لە کەم و کوڕیەکانیشم بمبورن. بەڵام بەس قورئانە کە دەستی پێ دەکەی لە یەکەم لاپەڕە دڵنیایی دەداتێ. ئاەتی سوورەتی 2 ئەلبەقەرە دەفەرمێ ذلك الكتاب لا ريب فيه. ئەم قورئانە بیخوێنەوە دڵنیا بە یەک نوقسانی تێدا نییە، دڵنیا بە لە ئەوەڵەوە دڵنیایی دەداتێ. تەلەبەیەک هەستا وتی مامۆستاوانیە ئەم قورئانەی کە تۆ ئاوا باسی ئیعجاز و گەورەی دەکەی کەم و کوڕی تێدایە. مامۆستاکە فەرمووی کوڕم قسە بکە، بیڵێ کچم قسە بکە، بزانین ئەو کەم و کوڕی و ڕەخنەی کە تۆ لەسەر قورئان هەتا باسی بکە. وتی مامۆستا خوا لە قورئانە دەڵێ ما جعل الله لرجل من قلبين في جوفه. لە سوورەتی ئەلەحزاب ئاەتی 4 دەڵێ ئەو وتی دەڵێ، چونکە کابرایەکی بێدین و لادین بوو، کەسێکی دوور لە دین بوو، دش بە قورئان بوو. وتی خواکەتان لە قورئانە دەڵێ هیچ کەسێک، هیچ
دەڵێ هیچ پیاوێک دوو دڵ لە سینەی دانیە و لەناو هەناوی دانیە لەناو بۆشایی لەشی دانیە دوو دڵ لەناو لەشی هیچ پیاوەکانیە مامۆستاکە وتی لێی دەڵێ چی وتی بۆ خوا نەیوتووە لیبەشەرین ما جعل الله لیبەشەرین بۆ ئەوەی ژنیش بگرێتەوە خۆ هەر پیا و دوو دڵی نییە هەر پیا و یەک دڵی نییە ژنیش هەر یەک دڵی هەیە کەواتە من ڕەخنەمرۆ قورئانی تۆ هەیە قورئان هەڵەی تێدایە ئەبووە بیوتە لیبەشەرین بۆ ئەوەی ژنیش بگرێتەوە خۆ ژنیش هەر یەک دڵی هەیە مامۆستاکە سەیری کرد ئەگەمە باسی عەقیدەی ئیسلامی بۆ بکە ئەم پیاوە هەر بڕوای بەخوانیان کوڕە ئەم تەلەبەیە بۆیە نەهات تەفسیری ڕاستەخینەی ئاەتەکەی بۆ بکە بڵێ کوڕی خۆم مەبەست ئەم ئاەتە لەوەیە کە ئینسان دوو بیر و باوەڕ لە دڵیا جێنابێتەوە جارە هەر وشەی ڕەجول لە قورئاندا لەم ئاەتەدا مەبەستی ژن و پیاوە مەبەستی زەکەر نییە وەکو پیاو وەکو جنسی نیەت واتە هەموویان دەگرێتەوە بەڵام مەبەستی ئاەتە قورئانیەکە ئەوەیە خەڵکی نەئاگادار بن تۆ ئەگەر بتەوێ خواپەرست و خورماپەرستیش بی لە دڵێکە جێی نابێتەوە ئەبێ خۆت یەکلایی کەیتەوە بۆ دینی ئیسلام بتەوێ منافقیش بی و کافریش بی و مسلمانیش بی و لەگەڵ مسلمانە مسلمان بی و لەگەڵ کافرا کافر بی ئەم دینە ئاوا لە دڵا جێی نابێتەوە پەرداخێک ئەگەر شەربەتیتیەکەی ئەبێ یەکەم جار ئاوەکەی خاڵی کەی شتێک ئەگە بتەوێ بۆ گەن نەبێ یەکەم جار هەواکەی خاڵی دەکەن ئەمجا خواردنی تێ دەکەن دڵیشت تەنها لە سینەدا یەک دڵ هەیە جێگەی دووشتی تێدا نابێتەوە وەکو لە سلسلەی ئەحادیث صحیحە ئەلبانیشدا هاتووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی لا یجتمع الإيمان والكفر في قلب امرئ کافری و ئیمانداری لە یەک دڵی ئینسانە جێی نابێتەوە ئەبێ یەکیانێکیان بکاتە دەرەوە ئەمما مۆستایە هەستی کرد ئەم تەفسیرە جوانەی ئاەتەکە ئەم کوڕە نایسەلمێنێ ئەگەر وڵامیشی نەداتەوە زەجەیەک دروست دەبێت ئەڵێن مامۆستا تۆ لە ئەوەڵی دەرسەکەەوە باسی گەورەی قورئان دەکەی ئەوەتە ئەو کەسە ڕەخنەی لە قورئان هەیە و نەشتوانی وڵامی دیتەوە مامۆستا بیری کردەوە خوای گەورە شتێکی بە مێشکا هێناوە ها وڵامی بەجێ لە کتوپڕە پێشتریش خۆی بۆ ئامادە نەکردووە مامۆستاکەوتی کوڕم ڕاست دەکەی بۆ باسی ڕەجولی کردو با قسەی تۆ بەباو بێ بە ڕەجول وشەی پیاو بێ کوڕی خۆم لەبەرەوەی پیاو تەنها یەک دڵ لە ناو سینە و بۆشایی لەشیا هەیە بەڵام ئافرەت وانییە بۆیە باسی بە شەری نەکرد بۆی ئافرەت نەگرێتەوە وتی جا مامۆستا بۆ ئافرەت هەر دڵێکی نییە وەکو پیاو وتی ناکوڕم ئافرەت لە کاتی حامیلە بوونا دوو دڵ لە ناو جەستەیدایەتی دڵی خۆی و دڵی کۆرپەکەشی بۆیە خوا باسی ئافرەتی نەکردووە تەلەبەکە لە شوێنی خۆیان دانیشتەوە هیچ وڵامێکی پێ نەما ها وڵامی بەجێ بە یەک دیار کۆتایی بە مەسەلەکە هێنا و پۆلەکە هادی بۆ کەس گومانی لەسەر قورئانەکە بۆ دروست نەبوو ئەوە هەموو کەسێ ڕەن بێ نەتوانێت ئەو وڵامە ژیرانە ئاوا لە کتوپڕەکە بداتەوە و بتوانێت ئاگرێکی فیتنەی بێدینی خامۆش بکە دووەمیان گەنجێک دەچێتە خزمەت زانای ناوداری ئیسلام محەممەد صالح العوثەیمین کە شەرحی ڕیاض الصالحینی کردووە یەکێکە لە شەرحە جوانەکان و چەندین کتێبی هەیە ئەم زانا گەورەی ئیسلام ئەم گەنجە لاوە دەوڵەمەندە دەچێتە خزمەتی و عەرزی دەکا قوربان هاتوون فتوایەکم بۆ بدەیت ئەفەرمێ لەسەر چی کوڕی خۆم ئەڵێ مامۆستا لەسەر ئەوەی دەمەوێت کچێکی گەنج بێنم بینیەتی ئیعفافی فەتاتین ئەگەر ئەو کچەم هێنا دەیکەم بە ژنی دووەمم ئەو گەنجەش لە خراپە دەپارێزم من توانای مادیم زۆرە ئیمکانیەتم هەیە کچێکی جوانیش دێنم ئەو کچەش لە خراپە دەپارێزرێت کە پێشتر شووی بۆ نەکراوە ئەو من دەیهێنم و دەیکەم بە خێزانی دووەمم بەڵکو خوای گەورە ئەجرێکم بۆ بنووسێ کتوپڕ شێخ عوثەیمین وڵامی دەداتەوە پێ دەفەرمێ ئیعطی المال لشاب فقیر يتزوجها وتأخذ أجر الاثنين کوڕی خۆم تۆ ئەگە ئەوەندە مەبەستت پاداشتی خوایە هەشتا دەپێنە پارەی ئەم ژن هێنانە کە ئەم ژنی دووەمەتی پێدێنی بیدە بە گەنجێکی کوڕی فەقیر و هەژار و بێخان و بێلانە با کچەکەی پێبێنە با ئەو کچەکەی پێبێنێ ئەو کاتە تۆ کوڕەکەشت ڕزگار کرد لە خراپە داوێن پاکت کرد کچەکەشت ڕزگار کرد خوا دوو ئەجرت بۆ دەنووسێ لە جیاتی ئەجرێک گەنجەکە قسەی پێ نامێنێ ئەو وەڵامی بەجێیە نەیگوت دوو ژنی خراپە باش نییە کێشەت بۆ دروست دەبێ ژنی یەکەمت ڕازیە وتی تۆ مەبەستت پاکداوێنی کچێکی گەنجە دێرەدا دوان باشترە مەبەستت ئەجرێکە من دوو ئەجر نیشان دەدەم سێمیان قوتابیەک لەگەڵ شێخ محەممەد ناصرالدین الئەلبانی محەدیثی گەورەی ئیسلام سواری ئۆتۆمبیل دەبێ شێخ محەممەد ناصرالدینی ئەلبانی ئۆتۆمبیلەکە زۆر سەریع لێ دەخڕێ ئەبێ ئێمە لەم خاڵەوە ئەوە فێر بین مەلای دینیش بەڕێزان هەڵە دەکا
زۆر جا کابراایك ئەوە چۆن مەلایەک لە غەرامەدا ژیراوە، چۆن لە کامێرەی داوە، ئەویش وەک تۆ مرۆڤە، ئەو شێخە گەورە، ئەو عالمە گەورە محەدیثە، ئەو ڕۆژە ئیشی پەلەی دەبێ و سیارەکە لە 100 بۆ نمونە کە دیاریکراوە زیاتر لێ دەخڕێ. قوتابیەکی لە خزمەتیا دەبێ و دەڵێ یا شێخ ئیبن باز کە مفتیەکی گەورەیە فتوای داوە، دەڵێ هەر کەسێک لە یاسای مرور کە نووسراوە 80 بڕۆ تۆ 90 بڕۆی، 100 نووسراوە تۆ 120 بڕۆی، ئەگەر بمری بەو ڕووداوەکو خۆت کوشت بێ خوا ئەوە عقوبەت دەدا. ئەگەر کەسێک بمرێ بە هۆکاری تۆ کە لە سنووری یاسای لێخوڕین ترازاوی وەکو قەتڵت کرد بێ لای خوا تاوانباری. وتی ئەوە فتوای ئیبن بازە، دەبوایە جەنابەت ئەوەندە سەریع لێ نەخوڕی. ئەویش زەردەخەنەیەکی خۆشەویستانی بۆ شێخی بەرامبەر کرد و وتی هذه فتوى من لم يجرب فن القيادة. کوڕی خۆم ئەوە فتوای ابن بازە، چونکە سایقەکەی خۆی تەواو ناوێرە باش لێ خوڕێ، ئەوە من خۆم دەزانم چ سایقێکی ماهرم، لە 200 لێ خوڕم هیچم لێ نایە. وتی ئەو قسەی تۆ بۆ ابن باز بژێڕمەوە بۆ زانا گەورەکەەوە فتوای داوە، وتی بۆی بژێڕەوە، تەلەبەکە ویستی دوو زمانی نەکە، وتی بۆی بژێڕمەوە، وتی بۆی بژێڕەوە. چوو بە شێخ ابن بازی وتی ئەو ئەلبانی وا دەفەرمێ ئەویش زەردەخەنەیەکی دۆستانەی بۆ بەرامبەرەکەی کرد. ئەو عالمانەوەکو ئەمامان ئێمە نەبوون، ڕقیان لە یەکتر نەبوو، قسەیان بە سنگێکی فراوانەوە وەردەگرت. ئەویش بن باز فەرمووی هذه فتوى من لم يجرب دفع الديات. ڕاست دەکا سایاقی چاکە، بەڵام هێشتا دەرسی دەزماشکردنی خەڵکی نەخوێندووە، هێستا تووشی ئەو مۆقیفە نەبووە کە لە سەریعیدا تووشی حاڵەتێک بوو بزانت چۆن دەبێ خوێنی خەڵک بدا و دەستی خەڵک ماچکا و لە دەرگای خەڵک بدا و مەمنونی دەرببڕێ، با تووشی ئەمەیان ببێ ئەمجا بزانە فتوای وا دەدایان نا. قسەکەی زۆر ڕاستە، حتا تووشی کارە ساتێ نەبی پەنا بەخوا بە ئۆتۆمبیلەکە دوو دەستی خەڵک ماچنەکەی ئەو کاتە قەت خۆت پێ سەیاق نییە، هەمیشە دەترسی، هەمیشە ترسێک بە ئاگات دێنێتەوە، پێشتر زۆر خۆت بە کارامە دەزانی، ئەگوی ئۆتۆمبیل قەت ناتوان لە دەستی منیم بێ، بەڵام خوا نەخواستە کە تووشی ئەوەی بوو کەسێک بەهۆی تۆ شکست بێنیان بمرێ، ئەمجا بزانە چۆن دەپاڕیتەوە، چۆن ماڵەکەت دەبەخشی، چۆن هەوەی هەتە دەیدەی دەخوێنە، هێشتا تۆ منەتباری و دەستماچکەری خەڵکی. بن باز فەرمی هێشتا ئەو دەرسانی نەخوێندووە، ئەوەی بخوێندا ئەو فتوای نەیەدا، خەڵکی هان نەدەدا بۆ لێخوڕینی ئۆتۆمبیل بە سەریعی. لە وەڵامە بەجیەکانی نمونەی چوارەم لە مؤتەمەرێکدا زانایەکی مەسیحی و زانایەکی جوولەکە پرسیار لە زانایەکی ئیسلام دەکەن. ئەڵێن ئێمە پرسیارێکمان هەیە، ڕەخنەیەکمان هەیە لە ئاینەکەی ئێوە. ئەویش دەفەرمێت چۆن زانا جوولەکەکە و زانا ئاینەکەی مەسیحەکان پێی دەڵێن قورئانی ئێوە ئاەتێکی تێدا پێشێلکردنی مافی ئێمەیە. ئەویش دەڵێ بڕوا ناکەم. ئەڵێن بۆت دەخوێنینەوە؟ ئەڵە فەرمون. ئەڵێن خی گەورە لە قورئانی ئێوەدا لە ئاەتی 5 سوڕەتی ئەلمائیدەدا فەرموویەتی اليوم أحل لكم الطيبات. خەڵکینە ئەمڕۆ کە ڕۆژی عەرەفەیە و کۆتا ئاەتەکانی قورئان دێتە خوارەوە، هەرچی حەڵاڵ و پاکە ڕێگەم پێدان و بەکاری بێنن. کەواتە طیب و پاک و حەڵاڵ ئەوەیە کە خوا ڕێی پێدابێ، خوا ڕێگەی بە هەر شتێ دابێ حەڵاڵە، ڕێگەی بە هەر شتێک نەدابێ حرامە، مشتومڕی ناوێ. وطعام الذين أوتوا الكتاب حل لكم. خوا فەرمووی سەربڕا و خواردنی دەستی ئەو کەسانەی ئەهلی کتابن حەڵاڵە بۆ ئێوە. کەواتە مەسیحیەک جوولەکەیەک هەر خاوەن ئاینێکە خۆی بە خاوەن ئاین دەزانێ، بەڕێزان دراو سێت بوو مادام پاک و خاوێنە، خواردنی بۆ هێنای بیخۆ، ڕەتی مەکەوە، مریشکی سەربڕی حەیوانی سەربڕی دروستە لێ بخۆی. خوا وای فەرمووە وطعامكم حل لهم. ئێوەش خواردنیان پێشکەشکەن، خواردنی ئێوەی مسلمانیش بۆ ئەو جوولەکە و گاور و مەسیحی و یەزیدی و ئەراو بەزمانە هەموو ئاینەکان هەمویان حەڵاڵە بۆیان، ئێوەش خواردنیان پێشکەشکەن، مەڵێن تێکەڵاویان نابین، تێکەڵاویان بن، با هاوژینی دروست بێ، با خۆشەویستی دروست بێ، با لە ڕێی ڕێز و حرمەتەوە ئێوە ئاینی پاشی ئیسلامیان پێ بگەێنن. والمحصنات من المؤمنات. ئەو ئافرەتانەی بە ئەخلاق و بە ڕێز و ڕەوش بەرزن بیانکەن بە هاوسەری خۆتان. والمحصنات من الذين أوتوا الكتاب من قبلكم. أو آفرتانش كمسيحين كمسيحين كشي جولكن آينكاني ترن باك داوينن بأخلاقن بروشتن. ها إسلامي إما نفرمو أوي مسلمان نبي بأخلاقا خواوين فرمو دكلم مسيحيكيش وكو مسلمانك بروشت وأخلاق به، كشي جولكيكيش بروشت بأخلاق به، كشي فلان آينش بروشت بأخلاق به، محصنة بارزراوة. أي مسلمان تدتواني هاو سرقلي لقلاب كي إذا آتيتموهن أجورهن.
کاتێکیش کەوا مارەیی تەواویان دەدەنێ. ئەمە مافێکی زیادەیە بۆ ئەوەی کە کەسێک کچێکی مەسیحی دێنێ یان جوولەکە دێنێ یان ئاینێکی تر دێنێ ئەبێت دەست بە جێمارەیەکەی بداتێ. بۆ مسلمانەکە بەس مارەی بکە لەسەر مارەی ناوت هێنا بە ژنەکە پەلەی نەبێ دروستە بیگوازیتەوە. مەسیحیەکە جوولەکەکە دەبێت ڕێک مارەیەکەشی بدەیتێ خواوا دەفەرمێ تەواو ئەمینی کەی کە من دەستبڕین نییە لەگەڵ تۆدا من مافت پێشێل ناکەم ئەوە تا ئەوەندەی دەتوانم دایماریم داوە بە تۆ. محسینینە غەیرە مسافحینە پیاوەکەش نابێت دەستبڕ بێ پیاوە مسلمانەکەش دەبێت ئاگای لە خۆی بێ ئەم جوولەکەیە کە شووی پێکردووە ئەم مەسیحێک کە مەسیحە شووی پێکردووە دوایی داماوە ماڵوێران نەبێ بڵێ من لەبەر ئیسلام شوم پێکردی چوزانم تۆ ئاوا دەستبڕی ئەویش دەبێت پاکداوێن بێ ئەویش مەبەستی ڕابواردن نەبێ وەنێ کوڕێکی ئێمە کە لە ئەوروپایە کچە مەسیحیەک دێنێ تو خوا دەبێت ئاگال لە خۆت بێ خوا دەفەرمێ ئەبێت تۆش داوێن پاک بی تۆش بەدوی ئافرەتی ترا نەگەڕێیت تۆش بەدوی لەش فرۆشێکە نەگەڕێیت تۆش بەدڕەوش نەبی چونکە ئاینەکەتی پێ ناشرین دەبێت ئەو تۆ وەکو مسلمان دەناسێ ئەرکێکی گەورە لەسەرە ئەو بەڕێزانی کە لە ئەوروپا ڕێگەتان پێدراوە ئافرەتی مەسیحی ئافرەتی جوولەکە ئافرەتی ئاینی تر بێنن ئەبێ خۆشتان زۆر بە ئەخلاق بن مافیان بپارێزن ڕێزی تایبەتیان لێ بگرن ولا متخذی ئەخدان دوای ئەوە مافی ئەوە نی هاوڕێیەکی کچت هەبێ بۆ پێڕابواردن ومن يكفر بالإيمان فقد حبط عمله أي قرآن ئاگاتان لە خۆتان بێ لە پێناوی کچێکە ئاینەکە لەدەست نەدەی حەبەت بەوە دەوترێ ئاژەڵێک کە تێر دەخوا لە ژیایەکی نامۆ بینیمان لە کوردەوارە چۆن دەئاوسێ خەڵک وازانێ قەڵەو بۆ بەڵام دوایی دەتەقێ ورجی دەتەقێ و دەمرێ گیان لەدەست دەدا هەر کەسێک لە پێناوی دنیادا لە پێناوی ئافرەتێکە ئاینەکەی خۆی بدۆڕێنێ بەڕاستی کار و کردەوەکی بەتاڵ دەبێتەوە وهو في الآخرة من الخاسرين لقيامتها خسارة مندا بل أم آياتان خويندوا وتيان أوتا آفرتي إيمي مسيحي وجولك بو إيوه حلالة أي بو آفرتي مسلمان نابي بدري بمسيحي وجولك كان زاناك وڵامێکی جوانی دایەوە فەرمووی آخر ئێمە حەقی کردەوەکانی خۆمان و بەرهەمی خۆمان وەردەگرین ئێمە هەر وەختێک کە دەڵێن گەورەمان موسا یەکسەر دەڵێن على نبينا وعليه الصلاة والسلام لەسەر پێغەمبەری ئێمە کە محەممەدە و لەسەر ئەو پێغەمبەرە بەڕێزە کە موسا سەلامی خوا هەبێ کە ناوی عیسای پێغەمبەر دێنین دەڵێن سەلات و سەلام و ڕەحمەتی خوا لەسەر پێغەمبەری ئێمە و عیسا پێغەمبەری خوا بێ ئێمە ئەگە بڕۆمان بە موسا نەبێ کافرین ئەگە بڕۆمان بە عیسا نەبێ کافرین کەواتەگە ئەم کچەمان هێنا قەد ڕێگە بە خۆمان نادەین سوکایەتی بە ئاینەکەی بکەین چونکە پێغەمبەر عیسا وەکو محەممەد حساب کراوە لای ئێمە پێغەمبەر موسا حسابی محەممەدی مستەفای بۆ کراوە لای ئێمە پێغەمبەری ئولوالعەزمی خوایە هەموو کاکەیەک ئاینەکەی داود پێغەمبەرە کچە کاکەیەکت هێنا نابێت سوکایەتی بە ئاینەکەی بکەیت چونکە داود پێغەمبەر دەبێت وەکو محەممەد بڕات پێی بێ کەواتە ئەگە کەسێک مەسیحێکی هێنا نابێت ڕێگەی کەنیسەی لێ بگرێ نابێت ڕێگەی ئینجیل خوێندنەوەی لێ بگرێ نابێت ڕێگەی نوێژکردنی خۆی لێ بگرێ نابێت ڕێگەی هاتوچۆی ماڵی باوکی لێ بگرێ نابێت توخوساتی دینی مەسیحی لێ قەدەغەکە مسلمان ئەو مافەی پێ نەدراوە وتی کەواتە ئەگەر کچە مەسیحێکە و مسلمانەکە و فڵانەکە و کاکەیەکە لای ئێمەیە هەموو مافە ئاینەکانی پارێزراوە بەڵام ئێمە ئەمین نین کە کچێک بدەین بە کابرایەک وەرە با ئێوەش کاکە تۆش وەکو بڵێت چۆن بڕوان بە موسا هەیە بڕوان بە محەممەدی مستەفایە کە پێغەمبەری خوایە چۆن تۆی مەسیحی بڕوات بە عیسای ڕوح الله هەیە کە پێغەمبەری خوایە بڵێ ئەوەش ئیمانم بە محەممەد هەیە وەڵای کچی منیشت پێشکەش بێت دەتۆش ئەوە بڵێ وەڵامێکی زۆر بەجێیە هەرچەند ئێستا لەم سەردەمەدا زانانێک دەڵێن ئەگە کوڕێکی مەسیحی بیر و باوەڕێکی کراوەی هەبوو تەواو ڕێزی لە ئاینی ئیسلام دەگرت کچێکی مسلمان عەشقی بوو و حەزی لێی بوو ئەمە هەندێک لە زانایانە فتوا سەردەمیان هەیە ئەڵێن کوڕەکە ئەوەندە مؤدەب بوو ئەگەر ئەم ژنە شەو و ڕۆژ لەسەر بەرماڵ و قورئان خوێندن و نوێژی خۆی و مزگەوت بووە بە حەیاتی پێ نەدەگوت بۆ وا دەکەی ئەویش مانیع نییە شوو بەو بکە ئەویش مانیع نییە چونکە لە ئەوەدا حرامە مسلمان شوو بە کافر بکە بە مەسیحی و جوولەکە بکە لەوەدا نەوەک ئاینەکەی ئازاد نەبێ نەوەک نەهێڵێ نوێش بکە نەوەک نەهێڵێ لە چک بکە نەوەک نەهێڵێ قورئان بخوێنێ ئێمە ئەو ئەمینە کە ئەوەی لێ ڕاداگیر ناکەین ئەوەی ئێمەش کە ئەمین بووین ئەو واناکە ئەو زەواجە هەر دروست دەبێت کەواتە ئیسلام دینی بەیەکەوە ژیانە ئیسلام دینی ڕێز و حرمەتە و قورئانەکە ئێمە خەلەلی تیانە زاناکان بێدەنگ بوون هیچ قسەیەکیان پێ نەکرا خاڵی پێنجەم وەڵامدانەوە بۆ شەرمەزارکردنی بەرامبەر بە وەڵامێکی بەجێ کۆمەڵە زانای عەرەب دەچنە لای مفتی عێراق مفتی زەهاوی کە زانایەکی هەدە پایە بەرزی کورد بووە زۆر قسە خۆش و وەڵامی دەست بەجێی پێ بۆ قسە
پێی دەڵێن جەنابی موفتی زەهاییەوە حەیفە تۆ کوردی چونکە کورد بە زۆری بێدینن ئەویش یەکسەر لە وڵای قوربان ڕاست دەکەن هەر خوش خۆی وای فەرمووە دەڵێن خوا چی فەرمووە الله خوا فەرموویەتی ئەلەکراد و ئەشەد و کوفرا و نیفاقا دەڵێن نانە قوربان ئاەتەکەت بەغەڵەت خوێندەوە ئەیڵێ خوا دەفەرمێتی دەڵێن قوربان خوا دەفەرمێ ئەلئەعراب ئەشەد کوفرا و نیفاقا کە بیر دەکەنەوە خۆیان شەرمەزار دەبن کوڕە خوا فەرموویەتی عەرەبەکان بە زۆری بێدینن ئەویش فەرمووی کوردەکان وەڵام کوتیان نانە خوا نافەرمێ کوردەکان توی ئەی دەڵێت چی کتی وڵا خوا دەفەرمێ عەرەبەکان تەفەرمی وەڵامی خۆتان وەرگرتەوە جارێکی تر کە مفتی زەهاوی بە ڕەحمەت بێ گەورە زانای کورد مفتی هەموو عێراق و بەغا بووە لە سەردەمی والی بەغادا دەبیستێتەوە کە محەممەد ئەفەندی زەند کە کورد بووە پێش ئەو مفتی بووە و خانە نشین بووە لە کۆڕێکا وتوێتی وەڵاهی من کورد نیم خۆی کورد بووە نەفی لە کوردبوونی خۆی کردووە حەزی بە میلەتی خۆی نەماوە بەداخەوە وازی لە نەتەوەکەی خۆی هێناوە ئەڵێن دەزانی محەممەد ئەمین ئەفەندی زەند کە مفتی بوو لە پێشتۆدا هەر کورد بوو بەدەمی خۆی وتوێتی من بێبەریم لە میلەتی خۆم و کورد نیم من کورد نیم مفتی زەهاویم قسەی پێ ناخۆش دەبێت زۆر خەتەرە تۆ شانازی بە گەلی خۆت و بە زمانی خۆتەوە نەکەی بەڵام بە یەک وەڵامی بەجێ جوابیەداتەوە ئەڵێ وەڵاهی ڕاست دەکە لەوە چێ دایکی پێی کوتبێ بە یەک قسە لەوە چێ دایکی پێی کوتبێ کە کورد نییە چونکە هەر دایکی ئەزانێ باوکی چێیە شەرمەزاری کرد بە یەک قسە کۆتایی بە بابەتەکە هێنا مامۆستا ڕەشاد مفتی کە مەلایەکی گەورە و کەسایەتێکی ناو شاری گەورەی ناو کەسایەتێکی ناسراوی ئێستای ناو شاری هەولێریشە لە کۆندا و لە ئێستادا کە چەند ساڵ دوای وفاتی هەیە بە ناوبانگە کابرایەک لە گوندەکانی دەشتی هەولێرەوە دێتە خزمەتی زۆر برادەری دەبێ و یەکتریان خۆش دەوێت کابرایەکی فەقیر حاڵ دەبێت ئەڵێ مامۆستا من زۆر عاشقی حوجرە و مزگەوت و فەقێ و ئەوانم ئەڵێ ئەڵێ وەڵی کە دادنیشم فەقیەکان دەرس دەخوێن و دەرس دەڵێنەوە ئەڵێم ئەوە چی ئەو نازناو باسن ئیبن حەجەری عەسقەلانیە ئەوە چی ئەوە خەتیبی شەربینیە ئەوە چی ئەوە شاعیری متەنەبیە وتمە توخوا نازناوێک و لەقەبێکیش بۆ من دانێن وتیانە کاکە تۆ کوردی ئەوانە عەرەبن لەقەب بە زۆری بۆ عەرەب بەکاردێ تەکلیفی زۆرم لێ کردوون وتمە دەبێت ئیلا لەقەبێکم بۆ دانێن وتیان وەڵا کاکە لەقەبەکەت بیری لێ دەکەینەوە لەقەبێکت بۆ دیاری دەکەین کابرا ناوی عەبدولقادر دەبێت ئەڵێ وەڵای مامۆستا جەنابی ڕەشاد مفتی ناویان ناوم عەبدولقادر ئەتانی عەبدولقادر ئەتانی زۆر دڵم بەو نازناوە خۆشە وەکو گەورە زاناکان دەچێت ئەویش دەفەرمێ ئەرێ تۆ دەزانی ئەو وشەیە معنای چییە ئەڵێ نەوەڵڵا ئەڵێ ڕۆڵە حتا خەڵک نەیبیست تۆ باسی نەکەی ئەتانی یعنی ماکەر ئەڵێ بە خاتری خوا ئەڵێ وەڵڵا ئەو فەقیانە دەردیان داوەتە تۆ دیارە تۆ زۆرت عەزێت داوان تۆ کابرایەکی نەخوێندەوار چت داوە لە لەقەبی عەرەب و نازەم زانای گەورە ئەوانە وەڵڵای عەبدولقادر ئەتانی یعنی عەبدولقادری ماکەر لە خێرا پەشیمان بۆ باسی نەکەی بۆ خەڵک زۆر تووڕە دەبێت ئەڵێ بەخوا دەچم دوانیان لێ دەکوژم ئەوەی کە ئەو لەقەبێ بەدوێ من خستووە ڕەشاد مفتی پیاوێکی زیرەک دەبێت دەڵێ کوڕم وا مەکە بەخوا بزانن پێی قەڵسی خەت ئەو لەقەبە لە دوو نابێتەوە ئەم جارە بڕۆڵێ لەقەبەکە قورسە لە بیرم دەچێتەوە بۆم نایە لەسەر زمانم نایە لەقەبەکەم بۆ ڕاستکەنەوە لەقەبێش کەم بدەنێ مەڵێ خراپە مەڵێ ڕەشاد مفتی وای وتووە ئەچێتەوە بۆ دەیەکەی خۆیان وەچێتەوە لای فەقیەکان ئەو لەقەبە قورسە ئەڵێن باشە بۆت دەگۆڕین ئەڵێ لەقەبێکی سووکتر بێ ئەڵێن وشەیەکت پێڵین بە ئاسانی بۆت بێ دوای چەند مانگ دێتەوە بۆ هەولێر دەچێتەوە خزمەت ڕەشاد مفتی گەورە زانای ئیسلامی کورد لە هەولێرە ئەڵێ وەڵا جەنابی مامۆستا فەقیەکان ئەم جارە باش هەر باسییان نەکرد و نەیانزانی معنای چی لە کۆڵیان کردمەوە نازناوێکی تازەیان داومە زۆر خۆشە ئەڵێ نازناوە تازەکە چیە لەقەبەکە ئەڵێ ناوێ ناوم عەبدولقادر کوڕەیشی لە قوڕەیشی نەسەبی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر نزیکە ئەویش دەڵێ ئەم معنایەشیان دەزانی ئەڵێ نەوەڵا قوربان بەخوا ئەمەشیان نازانم دەڵێت چەند مانگە ئەم نازناوە تازەیان داوی ئەڵێ 6 مانگە ئەڵێ کوڕم 6 مانگی کە دەبێەوە بە ئەلتانیەکەی جاران یعنی کوڕەیشی واتە جاشەکەریش بە ساڵێک دەبێتەوە ماکەرەکەی جاران بە یەک دیار دەڵێ کوڕم 6 مانگی کە چاوەڕێ بکە لەقەبەکە هەر وەکو جارانی لێ دێتەوە دیقەت بدە ئەم وڵامانە ئەم زیرەکیانە ئەم قسە خۆشانەش جاری وا وڵامێکی سەریع دەرس و گەورەیەکیش بۆ ئێمە بە دووی ناوێکی گەورەدا مەکەوە کە نازانی ناوی چییە چەند کەسێ ئێستا لەقەبی هونەرمەندێک هەڵدەگرێت لە وڵاتێکی ئەجنەبیدا خۆشی نازانێ باسەکەت بازی چییە نازانێ ئەو چ کارەیە نازانێ ئەو چی کردووە لەوە چێ بەخواوەکو ئەمە ئاشکرا بێ خوای گەورە هەر پێی شەرمەزار بی خواخوات بێ لە کۆڵت بێتەوە بۆیە ئینسان کۆتا خاڵم باسی ئەوە دەکەم قسەی بەجێ بۆ ئەوەی عەوام سەری لێ تێک نەچێ قسەی وڵامێکی بەجێ بدەیە بۆی عەوامێک سەری لێ تێک نەچێ مەولەوی لە سلێمانی
لە مەجلیسی عەبدولقادری شێخ عەبدولقادری مهاجیرە دادەنیشێ ئەڵێ ئەرێ مەلاینا ئامین واجبە بیخوێنی لە نوێژە کەوتر وەلە ڵالین بژڵێ ئامین ئامین واجبە یان سوننەتە مەولەوی نایڵێ زاناکان جواب دەنەوە لە قوربان واجبە کاکە واجبە نەیڵی نوێژەکەت بەتاڵە کابرا یەکسەد دەڕوە ئەڵێن جەنابی مەولەوی ئەو فتووە هەڵەیەت بۆدا ئامین واجب نییە ئەڵە کوڕە قوربان خۆ قابلە من لە ئێوە باشتر ئەوە نەزانم بەڵام من ئاگام لەو ڕەشە خەڵکەیە لەو عەوامەیە ئەوەندە نوێژ بە پەلە دەکەن ئەوە بۆیە پرسیوێتی بۆی بڵێ ئەگەر نەڵێ ئامینەکە خێرا بچێتە سەر ڕکوع بەو خوایە بمان کوتای ئامین سونەتە وەلە ڵەڵینیش پێوە دەخوارد من دەزانم ئەوەندە بە پەلەی ئامینەکە ناڵێ با نوێژەکەی بەتاڵ نەبێ ئامینەکە هەر ناڵێ بەڵام لەسەرم واجب کە بۆی وەلە ڵەڵینەکەی پێوە نەخوا بڵێ ئامین سونەتە وەلە ڵەڵینیشی پێوە دەخوا لەبەرەوە با خەڵک سەری لێ تێک نەچێت یان پاشا مەحموود پاشای جاف سەرۆک عەشرەتی جاف کە پیاوێکی زۆر لەسەرخۆ و مەند بۆ زۆری زیرەک بووە هەمیشە قەومەکەی خۆی جافەکانی دەوروبەری خۆی عەشرەتی خۆی هانداوە بخوێنن ئەو زەمەنە وتوێتی خەڵکینە مناڵەکانتان بەرنێرنە بەر خوێندن هەر کەسێ ژیانێکی پوخت و خاوێنی دەوێ هەر کەسێ دەیەوێت ژیانی چاک بێ ناوی بڵند بێ خەڵکینە بەس خوێندن بە کەڵک دێ داوای لە قەومەکەی خۆی کردووە لە خزمەکان و عەشرەتی خۆی کردووە مناڵتان بەرنە بەر خوێندن سار مەبنەوە لە خوێندن هەمیشە ئەمە ئامۆژگاری بووە ئەوەی دەمێنێتەوە بۆتان مناڵی خوێندەوارە حتا بۆتان دەکرێت مناڵتان بە کەسابەتەوە خەریک مەکەن خەریکی خوێندنیکەن ڕۆژێک ئەفسەرێکی تورکی عوسمانی میوانی مەحموود پاشای جاف دەبێت هەموو قەوم و خزم و عەشرەتی لە دەوری خۆ دەبنەوە لە میانی گەرمەی قسەکردنا کابرای میوان هەڵدەستێ لە لایش مەحموود پاشای جافەوە دانیشتووە لە بن ڕەشماڵێکی گەورەدا و لە هۆبەی جافایە هەڵدەستێ و دێت لەم دی و خێمەکەوە دوور لە ڕووی جەنابەتان و مزگەوت لەبەر چاوی ئەو هەموو خەڵکەدا بە پێ و میز دەکات خەڵک کە ئەو دیمە نەدەبینێ ئەو سەدەمەش حیا و حلمە زۆر بووە زۆر بەلایانەوە ناشرین دەبێت دوای ئەوەی کابرای میوان نان دەخوا و دەڕوا خەڵک دەڵێن قوربان تۆ هەموو جار بە ئێمە دەگوت مناڵەکانتان بەرنە بەر خوێندن بۆ ئەوەی فێری ڕەوشتی جوان و هەڵوێستی مەردانە و ژیانێکی پوخت بن خۆ ئەمە ئەفسەر بوو ئەمە لە زانکۆ دەرچووە ئەمە لە دەوڵەتی عوسمانیدا فەرمانبەرە نیشانەوەی زۆر خوێندەواران قەڵەمی بە جیفانەوە بوو ئەی باشە ئەم خوێندەوارە هەموو معریفەتی ئەوە بوو بە پێوە لەبەر چاوی ئەو خەڵکە لەو دوی خێمەکە میزی کرد هەر ئەدەبی نەبوو مەحموود پاشا بڵێ چی ها زۆر کەس هەیە خوێندەوار سار دەکاتەوە بەداخەوە ئێستا تەلەبەی فاشلی وا هەیە تەلەبەی ڕەفیقی سار دەکاتەوە کوڕە خوێندن چییە تەعین خۆ نەتەعین دەبی نە هیچ دەبی بەخوا بێبانی پار بە عەڵەبانەوە نەی بانی بی بە پۆلیس ها ساردت دەکاتەوە ئەمانەش خەریب و سار دەبوونەوە وتیان ئەوە نمونەی خوێندەوارێکی بەرزە کە ئەوە ئەدەب و ئەخلاقی بوو مەحموود پاشا دەبێ وەڵامێکی بەجێی کورتی پێبێ فەرمووی خزمینە ئەمە تاوانی خوێندن نییە ئەم پیاوە هەر خۆی لە خۆیدا بەدخووە با خراپیش پەروەردەکراوە بەڵام یەک شتان پێ بڵێم ئەم خوێندنە بۆ ئەم بەرەکەت بوو وەڵڵی ئەمە نەخوێندەوار بوویایە و لە نەچوویە مەکتەب و نەی خوێندایە هەڵ نەدەستا لە خێمەکە بچێت لەو دی و خێمەکە بە پێوە میزپا میزەکەی دەکرد بە دەموچاو و سنگی ئێمەدا ئەوە خوا ڕەحمی کردو ئەو تۆزە خوێندەوارێ فێری ئەوەی کردووە لە خێمەکە بچێتە ئەو دیوەوە ئەوە بەرەکەتی خوێندنە ئەگەر نەخوێندەوار بوویایە و ئاوا بەدخوو نەزانیش پەروەردەکراوە میزەکەی دەکرد بە دەموچاو و سنگی ئێمەدا ئێستا بوو چی مام کردایە بەرەکەتی خوێندن هەر هەیە بۆیە کەسێک پێت دەڵێ خوێندن چییە وا دەریش چووی وا زانکۆشتەوە کە دەبی بەچی بەڕێزم دیقەت بدە ئەگەر تۆ کرێکارێک بی لە شوێنەکە دوو کەس کرێکار بن یەکیان نەخوێندەوار بێ یەکیان خەریکی زانکۆ بێ هەردووکت کرێکاری بکەیت خوا حورمەتی کامیان زیاتر لای خاوەن کارەکە کە دەڵێی خەریکی زانکۆم حورمەتێکی تایبەت لێ دەگرێت کچێک لە شوێنەکە بچێ نانکەری بکە کەوتی خەریکی زانکۆم لەگەڵ کەسێشکەدا فەرقی هەیە ئەڵێ زوڵمی لەکراوە حکومەت خەمی نەخواردووە کەرتی تایبەت نەبووە لە وڵاتەکەدا ئەم کەسە خۆی سەرکەوتووە لەبەر ئەوە دەبێت بە وەڵامێکی بەجێ وەکو ئەوەی مەحموود پاشای جاف بڵێ ئیلا خوێندن دەوری خۆی هەیە لە هەڵەیەکی گەورەتر دەیپارێزێ و دەیجێڕێتەوە ئەم بابەتە وەڵامی بەجێڕم بە قسەی باشتر هەڵگرێ ئینشاءڵڵا هەڵی دەگرین بۆ وتاری داهاتوو داوا دەکەم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوا هیدایەتمان بدەی لە قسەی جوان بەهرەمەندمان کەی قسەی جوان ببێتە وردی سەر زمانمان و وەڵام دەرەوەی ئەو کەسانەی کەوا قەناعەتیان بە قسەکانمان دێ یا ڕەبی خوا لە قسە بەد و خراپەکانیش بە دوورمان کەی لە تاوانەکانمان خۆش بی یا ئەرحەم الراحمین یا شافی یا ئەڵڵا شیفای نەخۆشەکانیشمان بۆ بنێری یا ڕەبی خوا شیفای هەموو نەخۆشەکانمان بۆ بنێری ئەوانەی دڵ بەخەمن دڵیان خۆشکەی ئەو کەسانی کە ئاژاوی خێزانیان هەیە یا ڕەبی خوای ئیسلاحی حاڵیان بکەی یا ڕەبی خوا ئاژاوی خێزانی لەناو خێزانەکاندا لابەری بەرەکەت و ڕەحمەتی خۆت بخێنە و ئەو ماڵانەوە کە ئاژاوی خێزانیان هەیە رحم بحالي همو لا يكمام كي عاقبة ما بخير بجاري آمين آمين والحمد لله رب العالمين.
يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون